عزیزانم سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازم هیواخوازین کە تەندروست باش بن و پابەندی ڕێنماییەکان بن و لەگەڵ ئەوەشدا دەزانین لە ماڵەوەن بێتاقەت بوون تا ڕادەیەک بەڵام بۆ هیواین کە پابەند بن و لە ماڵەوە بمێننەوە و لەگەڵ ئەوەشدا لە میانەی پرۆژە یاخود کارە مرۆییەکانی دەستگای مرۆیی مام پرۆژەیەکیان ڕاگەیان پرۆژەی پەلەچارە کە پێک هاتوون لە کۆمەڵێک پزیشکی لە بواری لە پسپۆرە جیاوازەکاندا لە ڕێگەی ئۆنلاینەوە ڕاستەوخۆ پەیوەندیەکانی خەڵک وەردەگرن یاخود ئەو کەسانی کە نەخۆشیێکیان هەیە یاخود نیشانەیەکیان هەیە لە کاتژمێرنەوەی بەیانی هەتاکو چواری ئێوارە پەیوەندیان پێوەکەن و تاکو ئەوانیش بزانن نەخۆشیەکانیان چییە ئایا ئەمە پێویستەکە سەردانی پزیشک بکەن یاخود نە یاخود چارەسەریان بۆ دۆزنەوە. ئەم ئێوارەش ڕاستەوخۆ دوو لەو پزیشکانەی کە لە ناو پرۆژەکەدان لە لای ئێمە میوانن ئێوەش ئەتوانن لە چوارچێی پسپۆڕێکی خۆیاندا هەر پرسیارێکتان هەیە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 053 320 8200 یاخۆ 053 320 54 57 پەیوەندیمان پێ بکەن و تاکو ئەوانش بتوانن وەڵامی پەیوەندیەکانتان بنەوە. میوانەکانی ئەم ئێوارەمان یەکێک لەوانە دکتۆر ڕێبوار حەمەغەری بە پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان. دکتۆر ڕێبوار زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. و یەکێکی دیکە لە میوانەکانمان دکتۆر ڕێدوان جەزایە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و دڵ کام ئێوارە ئەوش لە لای ئێمە میوانە. دکتۆر ڕێدوان تۆش بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونتان. ئەزانین کە لە پای ئەرک و ماندووبوونی خۆتان لەگەڵ ئەوەشدا کە ڕۆژانە پەیوەندیەکی زۆرتان پێوە ئەکرێت ئەم ئێوارەش لە لای ئێمە میوان بوون و تاکو بتوانن ڕاستەوخۆ وەڵامی پەیوەندیەکانی خەڵکی بنەوە جێگەی دەستخۆشیە و زۆر سپاس بۆ ئامادەبوونیشتان ئێمە خۆشحاڵ بین. ئەمڕۆ کە بڕیار بوو بەلایەکە بکەوێت یاخود بە ڕێگە چارەیەک بۆ قەدەغەی هاتوچۆ بکرێت بەڵام دووبارە چەند ڕۆژێکی کە درێژکرایەوە و بڕیاری قەدەغەی هاتوچۆ تاکو 16 مانگ درێژکرایەوە. ئەمێت لە هەردووکتان بپرسم ئایا ئەمە چی کاریگەریەک دروست دەکات لەسەر دەرونی ئەو کەسانی کە لە نێو ماڵە ئەمێننەوە. دکتۆر ڕێبوارە گەر تۆ بەڵامان بیتەوە. بەڵێ زۆر سپاس دەستان خۆش بێ خۆی لە ڕاستیە ئەبێ هاوڵاتیان لەوە تێبگەن کە هەموو ئەو بڕیارانی کە ئەدرێ بڕیاری تاکلایەنە و شخصی نییە هەموو بڕیارانە کە مەسلحەت و بەرژەوەندی گشتیتیایە و بێگومان لە باشترین ئەو بڕیارانەی کە حکوومەتی هەرێم تا ئێستا هاوڵاتیانی پێوە پابند کردووە ئەم بڕیارە بووە کە قەدەغەی هاتوچۆ بە جیاوازی هەنێک ڕۆژ و هەنێک جار کە تونتر یاخود هەنێک جار نەرمونیانتر کە هاوڵاتیان تا چەند بتوانن هاتوچۆ بکەن و جوڵەی پێ و ئەوانی تێکەوتۆ بەڵام بە شێوە گشتیەکەی ئەوە بووە کە ئەوەی لێکەوتۆتەوە کە هەموو هاوڵاتیان بە شێوازێکی گشتی لە کەرنتینەیەکی کۆمەڵایەتی کە هەمومان پابندین پێوەی لە ماڵەکانمان نەماوی نەتوانێت بۆ پاراستنی ژیانی خۆمان ژیانی خۆشەویستانمان لە گەنج و پیر و مناڵ و هەموو چین و توێژەکان هەڵبەتە زۆر ئاسان نییە کە تۆ بڕیار بەی خەڵک ئازادیەکەی کەم بکەیتەوە و لە ماڵەوە بیهێڵیتەوە بەڵام بەبیرکردنەوە لەوەی کە تۆ پارێزگاری لە بەرژەوەندی گشتیەکەی کە تۆ مەبەستە کە ژیانی مرۆڤ بپارێزی بە خۆتەوە دەرەجە یەک دواتریش هەموو کەس و هاوڵاتیان و خۆشەویستانت ئەمە وات لێکا کە پابندیەکەت زیاتر بێ ئەمە وات لێکا کە تۆ لە سنووردارکردنی ئازادیەکانی خۆت ببوێریت بێگومان لەگەڵ ئەوەشا کە پێداویستەکانی ژیانی ڕۆژانە دابین کرابێ یعنی لە هەبوونی پێداویستە سەرێکیەکانی وەکو ئاو و کارەبا و غاز و ئەو شتانە کە خۆشبەختانە لە وڵاتی ئێمەیە نەگەیشتوونێتە ئاسیەکە خەڵک هاواری لێ بەرز بێتەوە بۆ ئەم شتانە و لە خواردن بێگومان کە سوپاس بۆخوا زۆر دەستگای خێرخوازی و زۆر خەڵکی خێرخواز توانیوێتی خواردنیش تەنانەت لە پاکەتی تایبەت لە کارتۆنی تایبەت بۆ هەزارەها خێزان دابین بکەن کەەوە جێ دڵخۆشیە بەڕاستی بێگومان. دکتۆر ڕێدوان بەڵێ بە تاشیدۆک و کاکتۆر فەرمووی ئێمە ئەبێت هەدەفی یەکەممان پاراستنی ژیانی بڵێن هاونیشتمانەکانمان بێت بەڕاستی بە تاشید درێژکردنەوەی ماوەی هاتوچۆ کەم تا زۆر بڵێن تەسیرێکی ئەبێت لەسەر بڵێن نەخۆشیە بەتایبەتی و نەخۆشانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بمانێ و نەمانوێت تەسیرێکی ئەبێت لەسەریان بەڵام ئێمە دەستخۆشی لەلایانی پەیوەندیدارەکەین دووبارە کە پێمان وایە ئەوەی کە ضرور بێت بۆ هاونیشتیمانیانمان ئەو قەرارە ئەیەن ڕاستە درێژکردنەوەی هاتوچۆ لەم کاتەیە ڕەنگە ببێتە بارگرانیی تر بۆ سەر نەخۆشە بەڕێزەکان و بۆ سەر هاوڵاتیان بەگشتی بەڵام جارێککە وەکو وتمان ئێمە ئەوەی کە هەستەکەین ینی حکوومەتی خۆمان و ئیداری خۆمان ئەو قەراری داوە کە قەرارێکی بڵێن ضرورە و لە کاتی خۆیدا دراوە
پێمان وایە بە تێپەڕبوونی کات و ئیشەڵا بە نەمانی ئەم نەخۆشیە و کەمبوونەوەی ئیشەڵا بارەکە گەڕێتەوە باری یاسایی و یەکلایە بێتەوە ئینشاءالله بۆ هیوایان کە بە زووتری کات ئەم ڕەوشە تێپەڕێنین ئەیتر پێویستمان بەوە نەبێت قەدەغی هاتوچۆ بکرێت وەکو دکتۆر ڕێبواریش باسی ئەوەی کرد کە قەدەغی هاتوچۆ پێوەستە بە بوونی ئەو حاڵەتانەی کە هەیە لە ناو شار و لە دەرەوەی شاردەر ینی حاڵەتەکانی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر هەتا زووتر ئێمە هەوڵ بین ڤایرۆسەکە لە ناو بێرین یاخود پابند بین بێگومان قەدەغەکەش نامێنێت و ڕۆژەکە ئارامە بێتەوە بۆ هیوان کە هەموو هاوڵاتیان پابندی ڕێنماییەکان بن وەکو بینیمان لە چەند شار و ناوچەیەکیش بەداخەوە لەبەر پابند نەبوونیان بە ڕێنماییەکانیە ئەو ڕێنمایانی کە ڕۆژانە دەرەکرێت چەند حاڵەتێک تۆمار کراو کە ئەگەر پابند نەبن و هەر بەو شێوازە بەردەوام بن زیاتر درێژە کێشێت بە هەر باسی نەخۆشە درێژخایەنەکان کە دکتۆر ڕێدوان پێدوتن بۆ ئەوان قورسە ئەم قورسێک چۆن دروستە بێ یاخود ئەوان لەم بارودۆخەیە چی بکەن خۆی کۆژارخان بمانێ نێمانێ مەجمێک لە نەخۆشیمان هەیە ئێمە توجا نەخۆشی شەکرە بێت بەرزی فشاری خوێن بێت نەخۆشیەکانی دڵ بێت ئەم نەخۆشانە پێویستیان بۆیە کە بڵێن بە شێوەیەکی منەظەم و بە شێوەیەکی لەسەر مستەوای هەفتانەیان مانگانە چاویان بکەی بە پزیشکە پسپۆڕەکانی خۆیان و هەندێک لەوانە پێویستە دەرمانی بەردەوامی خۆیان بەکاربێنن ئەم کەمبوونەوەی خزمەتگوزاری تەندروستی لەم کاتەیە ئەتوانین بڵێن تۆزێک بارگورانی بۆ دروستکردن لەو ڕووەوە ئەو بەڕێزانە کێشەی ئەویانێک کە ڕەنگە نەتوانن لەم کاتەیە وەکو پێویست دەستیان بگات بە پزیشکە پسپۆڕەکانی خۆیان ئەمە گرفتێکە یاخود ئەوەتانی ئەو دەرمانانی کە پێویستە ئەو بەڕێزانە بەکاری بێنن جاری وایە ڕوو لە کەمبوونەوە کات ئەوان ڕەنگە هەندێکیان نەزانن کە دەرمانەکان لە چۆر بگرن ڕەنگە نەزانن ئەو ئێشادەتانی کە پێویستە دکتۆرەکە پێیان بڵێت ئایا ئەم دەرمانە بۆ چەندێک بەکاربێنن بەردەوام بن لەسەری زۆربەی نەخۆشە بەڕێزەکان ئیساڵ بێمەوەکەن کێشەی ئەوانەیە ئایا دەرمانێکیان پێدراوە پێش ماوەیەک ئێستا بەردەوام بن لەسەری و کەی بیخۆن کەی نەیخۆن بەڕاستیم کێشانە دروست بوومان زۆر باشە دکتۆر ڕێبوار لەلایەنی زەرورەکەەوە گەرباز بکەین سیرکەیت کۆمەڵێک لە کەسەکان نەخۆشی درێژخایانیان هەیە و لەگەڵ ئەوەشدا ناتوانن بێنە دەرەوە وەکو پێویست چارەسەری خۆیان بکەن لە نێو ماڵەکانیان ئەمێنەوە ئەو ڕەوشەش بە بەردەوامی کە باسی نەخۆشیێکی کوشنداکرێت بمانە نەمانوێت نەخۆشیەکە تا ڕادەیەکی زۆر ترسناکە ئەم کەسانە چی بکەن لە ڕووی دەرونیەوە تاکو زۆر تەسیریان لێ نەکات یاخودە وەکو ئێوڵێ ئەمەش نەوێتە سەر حسابەکەیان بەڵێ خۆی لە ڕاستیاوەی کە کاکتۆر ڕێدوان ئاماژەی پێکرد بۆ هەموو نەخۆشی درێژخایەنەکان ڕاستە ئەمە هەر لە باری دەرونی شا کۆمەڵێک نەخۆشی درێژخایانمان کە دەرمانی درێژخایانیان هەیە یان ئێستا هەنێ حاڵەتمان هەیە بە درێژایی ژیانە بێ هەر لەسەر دەرمان بێ نەخۆشی شیزۆفرینیامان هەیە نەخۆشی پەشێوی مەزاجی دووجەمسەریمان هەیە نەخۆشی خەمۆکی درێژخایانمان هەیە کە چەندین ساڵ ئەمانە لەسەر دەرمانن و پێویستیان بە بەکارهێنانی دەرمانە هەمان جۆر ئەوانش تووشی کێشە ئەبن لە سەرەتای کەرەنتینەکە لە ڕاستیا کە بارودۆخەکە وابوو کە ئیتر دەرمانەکەی لێ بڕابوو قەدەغی هاتوچۆ بوو چەند ڕۆژی یەکەم تۆزێ زەحمەت بوو دواتر بە هۆی ئەم ڕێکخراوانی کە ئەو پرۆژانەشیان ڕاگەاند و دواتر کە هەنێک دەرمانخانە کە تایبەت بوو بە پزیشکی پسپۆڕی دەرمانسازی لێ بوو ئەوانە کرانەوە و زیاتر ئەوانەیە کە نزیکی کلینیکەکانی ئێمە بوو دەرمانە دەرونیەکانیان هەبوو ئەوانە باش بوو خۆشبەختانە ماتوانی بە نەخۆشەکان بڵین ڕێگەیان پیانە چون لەوێ دەرمانەکانیان وەرەگرت و وەلایەزالیش بەردەوامن من هەموو ڕۆژێ لەو پەیوەندیانم هەیە کە بە سوپاسەوە دەرمانخانەکان بۆیان سەرفەکەن بەبێ ڕەچەتی ئێمەیان پێبێت چونکە ڕەچەتیان پێ نەبووە دەرمانەکان هەنێ جار بە قەپاغ و پاکە توشتەکەشان نەماوە ئەوە کێشە هەنێ جار لە دەرەوەی شارن ینی من ئەمڕۆ لە هەڵەبجە تەلەفۆنێکم بات وڵای تۆ هیچم نەماوە و دەرمانخانەکانڵێ بەبێ ڕەچەتی دکتۆریش دەرمانت نایێنێت تاوان دەستیان خۆش بێ ئەوشتێکی زۆر باشە کە دەرمانخانەکان بەبێ ڕەچەتی پزیشک دەرمان نێن بە نەخۆش یان بە هەر کەسێک بەڵام لەم بارودۆخەیە من لێرەوە داواکەم دەرمانخانەکان بە تایبەت ئەو دەرمانخانانی کە پزیشکی دەرمانسازیان هەیە هاوکاری نەخۆشەکانمان بکەن ئەگەر ڕەچەتی پزیشکەکەشی پێ نەبوو هاوکاریان بن بەوەی کە لە دەرمانخانەکەەوە هەنێ جار پەیوەندیەکرێ بە پزیشکە پسپۆڕەکەەوە من بەدەیان جار خۆم وەڵام داوەتەوە بەڵێ ڕێنمویم کرد کە شێوازی دەرمانەکەی و شێوازی بەکارهێنانەکەشی ئاوا بە نەخۆشەکە بڵێ ئەکێ ئاوا نەخۆشەکان بەڕێکەین وەکوی کە جەنابتەڵێ مانەوەمان لە ماڵەکانە بەڕاستی بە پێی چین و توێژەکانە گۆڕێ یعنی مناڵ کە لە ماڵەوەیە چی بکە گەنجێکە لە ماڵەوەی چی بکە
کەسێکی بەتەمەەن چی بکە هەڵبەتە بۆ هەمووی پرۆگرام و بەرنامی تایبەتی من لە چەند بەرنامەیە ئاماژەم بەر لەوەی کا بچینە لای ئەم پەیڕۆ و بەرنامانە پەیوەندی تەلەفۆنیمان هەیە بەبزانین پرسیارەکانی ئەوانیش تێت دیارە ئەوانیش کە لە ماڵەوەن کۆمەڵێک پرسیاریان هەیە کە لە مێشکیانە گەڵاڵا بێت بەبزانین زیاتر چین دەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنیمان کاک سدیقمان لەگەڵا لە سیرەمێرگەوە ئەلو کاک سدیق ئێوارەت باش چۆنی بەڕێزیانی ئێوارەی زۆر باش زۆر سپاس فەرمووی چی پرسیارێکت هەیە وڵای زۆیا من پرسیارێکم هەیە فەرموون من شەکرەکەمە ڕوا بۆ 650 دەفتەریشم هەیە زۆر دەمیشێ لەگەڵمە 2 ساڵە جا ئێستا عیلاجەکانم بەکەڵک نایە نازانم چۆم چم بۆ کوێ لە کوێ بیگۆڕم و عیلاجان پرسیارێکتان هەیە کاک سدیق چی بەکارێنی جەنابەت زەحمەت نەبێت وەڵا حەبێکی وردە پێشنانە بەیانیان لەگەڵ 851 بەڵێ دوو حەب بەکارێنی بەڵێ دوو حەب بەکارێنی مەقسەدت ئەوەیە ئێستا عیلاجەکانت نەماوە کاک سدیق عیلاجەکانم نەماوە و لە سەیدەلێت بخوا گرانە جەنابەت پێشتر لەکوێ عیلاجی دۆرەگرت وەڵا لە خەستەخانەمەی قالاوە لێ وەرمەگرەوەی لای پردەگە بەڵێ باشە بەسەر چاوجاب تەینەوە کاک سدیق چاوەڕێ وەڵام بە کاک سدیق لەچنە لای پەیوەندێکی دیکەمان کاک هەمزەمان لەگەڵە لە سلێمانیەوە کاک هەمزە گوێت لە ئێمەیە کاک هەمزە دیارە گوێ لە ئێمە نییە کاک هەمزە دەچینە لای پرسیارەکەی دەچین لای پرسیارەکەی کاک سدیق باسیەوەیە کرد کاک سدیق کێشەیەوەی هەیە کە لەوە چ دەرمانەکانی بەرەو تەوابوون بچێت و مشکلەی ئەوەی هەیە نازانێت لەکوێ دەرمانەکانی وەربگرێت طبعا خۆشبەختانە لەم چەند ڕۆژەی ڕابردووە حکوومەت یارم بڕیاری داوە بەکردنەوەی نۆڕینگە میلیەکان و لە ناو ئەوانیشە طبعا ئەو نۆڕینگانە ئەو بڵین ئەو ئیسعەف و استیشارێن میلیەکان ڕاوێژکاریەکان لەناو ئەوانیشە ئەو ئیشارە ناگرێتەوە کەم بەڕێزانە دەرمانەکانی لێوەرەگرن و ئینشاڵڵا لەم یەک ڕۆژی داهاتوە ئەو قرارە دە بواری جێبەجێکردنەوە و کاک سدیق ئەتوانێت دەرمانەکانی خۆی لێ وەربگرێت ئینشاءڵڵا بەڵێ ڕاستیەکەی خۆشخان لە هەر لەم پرۆژەی پەلەچارە خۆی دکتۆر ڕێباز کە سەرپەرشتی پرۆژەکە پێم وابێ و ئەو زیاتر ئاگای لە پزیشکە پسپۆڕەکانەکە ناو ژمارە تەلەفۆنەکانیان لە پرۆژەکەی هەیە ئەو بە منی ڕاگەیان کە لەگەڵ چەند دەرمانخانەیەکە گفتوگویان کردووە گەیشتونەتە ڕێکەوتنیش لەگەڵیانە کە داشکاندنێکی زۆر باشیش بۆ ئەو نەخۆشانش کە لەو دەرمانخانە دەرمان وەرەگرن ڕەنگە ئیتر ئەمڕۆ سبەینێ ئیعلانی بکەن کە ئەو دەرمانخانە ناوەکانی کامەیە و لەکوێش دەرمان وەربکردن بە هاوکاریکی زۆر باشیشەوە زۆر باشە هیوای سەرکەوتنیان بۆ خوازی بەڕاستی لەم ڕۆژەی ئێستادا ئەوە هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە دەچنە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان کە کاروانمان لەگەڵە لە شارە زۆرەوە کاروان کاکاروان ئێمە گوێمانە دەنگی توێ ئێوارەت باش خۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس کاکاروان سپاسی گەلی کوردستانەکەن بەڕاستی بەرنامەیەکی بکەشم پەلەچارە دەستان خۆش بێ هیوادارین من خۆمەکو نەخۆشێک لە ڕاستیە تقریبا پێش ئەم وەزعە سەردانی دکتۆرم کرد دکتۆری باتنی ئەو دکتۆرە بەڕێزش هەر لە بەرنامەکە جنابتانە هەیە هەر لە پەلەچارە دکتۆر سیروانی بەڕێز من علاجەکانم تەواو بووە پێویست بوو نازور بکەم بەڵام بەداخەوە ئێستا لە هیچ خەستخانەیە ناکرێت داخرا جار وایە تەندروستیشم تێکەچێت یعنی وام لێ هاتۆش بوومە تۆ نان ناخۆم هەنی وەکو دەرونیم لێ هاتووە بەڕاستی بیرەکەم وەڵێم تۆ بڵێ چیم بێ بڵێ خراپ نەبێ نەخۆشیەکەم کاکاروان ئەگەر گوێ لە دکتۆر ڕێدوان بگری بزانە چی پرسیارێکی هەیە لە تۆ کاکاروان ناڕەحەتەکە چی بوو پێشتر توانی بۆمان باس بکەی زەحمەت نەبێ وەڵای نەخۆشیەکەم پێشتر سەردانی دکتۆرم کرد سۆنەری دوو سۆنەرم کرد سۆنەر و پریزگەرم هەبوو یەکتۆ ئازاری مەعیدەشت هەبوو کاکاروان ئازاری مەعیدەت هەبوو مەقسەدت بەڵێ وتیانە بێ نازور بکەیت وتی دکتۆرەکە تەلەفۆنم بۆ کردەوە ئەم دووسێ ڕۆژە نەحزوور بکەیت بەڵێ هیچ دەرمانێکت هەیە لەم کاتەیە کاکاروان بەکاری بینی دکتۆر بۆتی نووسی بێت ئارەوەڵا هەمە باشە دەرمانەکان بەکارهێنی یان وەستان و تیان نەدماوە وەڵای دەرمانەکانی بازێکی تەواو و بازێکیشی مۆستانەوە بەڕاستی تەواو شتیهای نەیەڵام هەندی نەمەتوانی خواردن بخۆم بە تایبەتیەوەی چاوری جگەرەکە ڕاستەکەی نەخۆشی درێژخایان چیت هەیە کاکاروان زەحمەت نەبێ وەڵای هەرەوە بەکتێریا مەعیدەوە و تۆزێت چاوری جگەرم هەیەوتی تۆ لێک زۆرە بەڵام تر هەر ئەو دەست وەکو تقریبا 12 ڕۆژە ئیشتیهای تەواو کەس کردووم ڕشانە وشتە هەیە کاکاروان یان نیتە خواردنم کەمە زەعیف بووم لەگەڵیا
باشە بەسەر چاو کاکاروان جواب بدەینەوە. زۆر مەمنون چاوەڕێی وەڵام دەستا بەکە خۆش کاروان دەستا دەچنە لای پەیوەندێکی دیکە گەوهەرخانمان لەگەڵا لە سلێمانیەوە. بەڵێ بەڵێ ئێوارە باش گەوهەرخان ئێوارەی قوربان زۆر سپاس. دکتۆر گیان فەرموو گویان لێتە. من کوڕێکم پەرکەمی لەگەڵ ئابیرانەوە ئێستا دکتۆرەکەی دانانی عیلاجی دکتۆرێک سەوڕۆبی بەمێ پەرکەم خۆی مەڵەمی جملێ ئەڵێ پەرکەمی لەگەڵا یعنی دەرمانی درێژخایەنە ئەوە دەفتەری هەیە زۆر جار دەرمانەکانی ماوە یان نەیماوە وەڵا هەرم نەسەی گرانە گرانە ڕاستە فەرمی بەڵام زۆربەی ئەم دەرمانانی درێژخانەکان بە نەخۆشی پەرکەمی شەوانێت لە ئیستیشاری نەخۆشخانەی شار هەیە و لە ئیستیشاریەی ئەوەی کە لەناو خەڵک بە عەلی کەمال ناسراوە لەوێژ هەمانە بەڵام بارودۆخەکە وا بووە کە بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی داخراوە لەم یەک دوو ڕۆژە ئینشاڵڵا ئەکرێتەوانێ تۆ هیچ دەرمانێکی نەماوە لە ئێستا یان بەشی ئەم چەند دووسێ ڕۆژەی ماوە دەست خۆش ئینشاڵڵا کە ڕەنگە لەم یەک دوو ڕۆژەی ئایندەیە جیالەوەی کە ئیستیشاری عەلی کەمالی ڕەنگە بکرێتەوە بەیانیان و دەرمانخانەی تایە و ئەوەی شار هەردانەش خراوە کاکتۆر ڕێدۆمە ئەتوانی لەوێش هەیە دەرمانخانەکەی ئەتوانی کاتەکانی دۆرەکەی لەمانەی بۆ بکرێت ئێستا وەڵی لەسەر گرانیەکەشی پێم خۆش ئەمە بە جەنابیشت بڵێم ئێستا باسم کرد کە لەگەڵ چەند دەرمانخانەیەکە ڕێکەوتنێک کراوە کە بە داشکانێکی زۆر باشتان بۆ بکرێ و ڕەنگە ئەمڕۆ سبەینێ من لەگەڵ کاکتۆرە باس قساکەم و ئیعلان بکرێ لە ڕێ ئەم کەناڵە بە ڕێزەوە ناوی ئەو دەرمانخانەش ئەڵێن کە بچن بەو دەرمانەکانی گەوهەرخان لەم ڕۆژانەیە ئەعلان نەکرێت لەو کاتەشدا ئێوە زانن ناوی دەرمانخانەکان ژمارە تەلەفۆنەکەی کە لە پرۆژەکان نووسراوە بە تەکید باشە گیان زۆر بەڵام یەک تێبینی ئەو ژمارانەی کە ڕۆژانە ژمارەی دکتۆرەکانن ژمارەی پرۆژەی پەلەچارەیە ئەتوانی پەیوەندی بە ئەو دکتۆرانە بکەین نەکو ئەم ژمارانی کە ئێستا لەسەر شاشەی گەلی کوردستانە چونکە ئەوە بەس ئێستا ئەتوانی پەیوەندی بکەیت نانە ئەم ژمارەیە ژمارەکان ڕۆژانێ دیکە لەسەر شاشە ئەڕات زۆر باشە دائەنرێت لەسەر شاشەی گەلی کوردستان دەچینە لای پەیوەندیکی تەلەفۆنی دیکەمان کاک محەممەدمان لەگەڵا لە کەناریەوە کاک محەممەد ئێوارەتان باش ئێوارەی تۆش باش زۆر سپاس بە خێرایی میوانەکان دەکەم زۆر سپاس وەڵا کارێک بۆ ڕێبوار من عیلاجم هەیە تەواو بوو لەسەری کڕیمەتەوە بەردامەنیشت ئازەرەی هەیە دەرمانەکان لەسەری کڕویتەوە بەردەوامی باڵە بەردەوام لەسەری دەست خۆش کاک محەممەدەوە یەکێکە لە ڕێنماییەکان کە نەک هەر لە کوردستان لە هەموو وڵاتە پێشکەوتەکانی جیهان بە تایبەتی بۆ حاڵەتە دەرونیەکان بەردەوام بوون لەسەر هەموو ئەو دەرمانانی کە پێشتر وەریان گرتووە هەتا هێوربوونەوەی بارودۆخەکە ئینشاءڵڵا و دەستکاریکردن و گۆڕانکاری لە دەرمانەکانە لەبەرەوە دەست خۆش کاک محەممەد کە تۆ بەردەوامی لەسەر عیلاجەکان ئینشاءڵڵا لەم چەند ڕۆژەیە کە وەزع هێوربووانەیە چاومان بەیەکەکەوێتەوە سپاس بە پەیوەندیەکەت دەچین لای پەیوەندێکی دیکە کاک سەعیدمان لەگەڵا لە تەکیەوە السلام علیکم دکتۆر گیان من نەخۆشی درێژخایەنم هەیە هی چاو باشە زەختی چاوم هەیە من نەخۆشی درێژخایەن بەڵێ ئێستا عیلاجەکانم نییە نازانم لە کوێ وەریگرمەوە دوو مانگە عیلاجمە وەرنەگرتووە ئێمە دەتەکی جەنابەت بەڵێ کاتمانەیە کاتی لە خەستخانەی هین بووین شەهیداسۆ بەڵێ وڵی کاک سعید ئێستا کراوە وەکو جەناب بەداگەداری کراوە بە خەستەخانەی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا بەڵام من تاشی دەمەوێت یەک چەند ڕۆژەی داهاتووە کە قەراری حکومەت بۆکردنەوەی ڕاوێژکاریەکان چووە بواری جێبەجەکردنەوە بە تاشید مشورێکیش لە ئێوە شەخۆن و پێم باشە چاوەڕێی ئەو بڕیارە بکەیت والله ئێستا ئەڵانە وڵای ئەو قەترانەی من بە 40,000 بۆشمان ناکڕێت بە تاشید زۆر ڕاستە قسەکە تەواو بەڵام هەروەکو بە جەنابتم وت ئەو قەراری کە گوایە ئیستیشاریەکانی کە میلیەکانە کرێنەوە لەم چەند ڕۆژەی داهاتووە من تاشیدم کە مشورێکی جەنابیشتانە خۆن لەو کاتەیە سەرچاو کاک سەعیدجان دەچینە لای حەسیبەخان لە کەرکووکەوە پەیوەندی پێمان کردووە حەسیبەخان ئێوارەت باش
ئێوارە باش زۆر سپاس. سوالمە لە دکتۆر ڕێبوار بەڵێ فەرموو. نەخۆشێکم هەیە ئۆتیزمە بەڵێ کە نەخۆش خۆیەتی 6 مانگە عیلاجی داپێ ئاخر وەجبەی عیلاجی دەرزیەکەمان لێدا لە قاچ کەوتوەیستا دەرزی عەسابیەدا پێی لەگەڵ عیلاجەکانی خۆی عادەتەن دەرزی زۆر کەم بۆ حاڵەتانە بەکارهێنێ زیاتر شروعیان هەیە. نەوەڵات دەرزیە گەورەیە ئاخە 29 ساڵ عمری. گەورەیە دەرزی ماگانەکەمە بەسێ؟ بەڵێ ئەوە دیارە سکیزۆفرینیا هەیە دەرزی ماگانەکە ئەی حەبێکی لەگەڵیا هەیە حەسی بەخان حەبەکەتان ناوەتێ؟ بەڵێ حەبێ بچووک و حەبێترە دوو حەبای دەینێ لێرە حەزەکەم بۆ ئەو کوڕی حەسی بەخان و بۆ هەموو ئەو هاوڵاتیانەشی کە حەسی بەخان باش گوێم لێ بگرە ئەوانەی کە ئەوەی کچەکەی جەنابت و هەموو ئەو نەخۆشانی کە حاڵەتی شیزۆفرینیان هەیە و دەرزیەکەی پێوتێ دەرزی مۆدیکەیت یان دیپیکسۆل بەڵێ دەرزی ماگانێ بەڵام بەبێ بەکارهێنانی حەبێک کە حەبەکە حەبیکی مادرینی پێڵێن ئێمە ئەبێ ئەو حەبەی لەگەڵا بەکار بێنێ دادا حەسیبە لە زووترین کات لە دەرمانخانەیەک ئەو حەبەی بۆ بەکاربێنە چونکە ئەوە بێتە هۆی نیشانەی لاوەکی هەیە ئەو دەرزیەکێک لە نیشانە لاوەکیەکان ئەوەی کێسە جەنابەوەتی لە پەل و پۆکەوتنە جاری وایە تەشەنوجێکی گشتی لەسەرەوە حتا پێی ئەگرێ و گرژە بێ و لە جێگەی خۆی ناتوانێت بوەستێ ئەوە بێ ئەو حەبەی لەگەڵا بەکار بێنی جا لە حەبەکانی تریشی کە بۆ نەخۆشیەکەی هەیە ئەم حەبە تایبەتە بە ڕاگررتنی هاوسەنگی ئەو دەرزیە حەبەکە ناویکی مادرینە تکاکەم لە دەرمانخانەیەک بۆ وێر بگرە و دەست پێ بکە هەموو ڕۆژێ دەنگێکی بەرێ علاجەکانی بەردەوام بەڵێ بەردەوام بەتان ئەم کاتێ چۆن ئاوا بمێنێتەوە ئەو حەبە نەخێر ئەو حەبە کە ناوەکەیم پێوتی حەبیکی مادرین لە دەرمانخانەیەک ئەگەر دواتریش توانیت تۆ لە پرۆژەی پەلە چارە ژمارەی من ئەڕوات لەسەر شاشەکە دواتر دەتوانی بەو تەلەفۆنەش پەیوەندیم پێوە بکەیت ناوەکەیت بۆ نووسم لە دەرمانخانەیەک بۆی وەرگری دەستی خۆش بێت حەسی بەخان دکتۆر ڕێدوان بەڵێ بەنسبەت کە کاروان کە پێچێت ئازاری گەدەی هەبێت و پێشتر چەند دکتۆرێک بینیوانە و گەشتنەوە قەناعەتی کە پێویستی بە ئەنجامدانی ناوزوور هەیە بۆ مایدەی بەتەشید لەم کاتەیە بەشێکی زۆری بڵێن داوامی حکومی ناکرێت لەکێک لەوانش کە بریتێ لە بەشی ناوزوور سنتەری هەرچوو جگەر من پێم باشە کە کاروان لەسەر و عیلاجانە بەردەوام بکە دکتۆرەکەی بۆی داناوە لەگەڵ و پارێزانی بەتەشید کە پێیان وتووە ئەو خواردنانی کە پی تێگەچێت خۆ تایبەتی خواردنی قورس و سوورە و کرا و ئەمانە هەوڵ کەمتر بخوات تا ئیشەڵا ئەم وەزەیەک لایە بێتەوە ئەو کاتە سەردانی دکتۆرە بەڕێزەکەی بکات و مادەم قراری ئەوەیان بۆ کە پێویستی بە ئەنجامدانی ناوزوور هەیە بەتەشید دەبێ بیکات زۆر باش وتی ڕەنگە دەرونی بم لەتاوە بەڵێ دیارە زۆر تەسیری تێکرۆ بەتەشید ئاساییشە خۆی زۆر جار ئەو حاڵەتانی کە بە تایبەتی کاکتۆر ڕێدوان نەزانێ پەیوەستە بە دڵڕاوکیەوە نیشانەکانی لە گەدە و لە ڕێخۆڵش دەرەکەوێ هەنە جار کەسەکە ئیشتیهای کەمە بێتەوە نانی بۆ ناخورێ ئەوەندە بیری لێکات پێویستە خۆی هێور کاتەوانێ بیرکردنەوەکانی پۆزتیڤ بیر لە شتە ناخۆشەکان نەکاتەوانێ بگەڕێتەوە بۆ شتە خۆشەکانی ژیانی ڕۆژانەی بێگومانم بارودۆخە تێپەڕێ ئینشاڵڵا ئەو دڵڕاوکێشی کەمە یەکێک لەو شتانی کە زۆر خراپێکات ئەم حاڵەتی کا کاروان کاکتۆر فەرمووی بڵین تێکچوونی باری دەرونیەتی بە بیرکردنەوەی زیاتر لە نەخۆشیەکەی خۆی طبعا ئەمە زیاد وایلەکە کە ئازاری گەدە و ناوسک و هەموو ئەو حاڵەتانی ناوسکی بەرەو خراپتر بچێت و کاکتۆر فەرمیواداری کە بتوانێت کۆنتترۆلی باری دەرونی خۆی بکات لەم کاتەیە کە وش بەتەشی دارمەتی دەرێتی چاکبوونی ناڕەحەتەکەی پرسیارەکانی کە زیاتر کاکتۆر جوابیایەوە و پێم وایە شتێکی وانەوە ڕەبتی بە منەوە هەبێت باش کەواتە با بچینەوە لای دکتۆر ڕێبوار باسی ئەوەت کرد کە ئەم کاریگەری دەرونیانە هەندێک لە پەیوەندیەکان باسی ئەوانە کرد کە زۆربیان نەگەڕێتەوە بۆ تاسیری دەرونی یاخود ئەو بیرکردە و قەلەقیانەی کە لە ڕۆژانە بۆیان دروستە بێت چی بکەن کەوا نەمێنێ هەندێک لە زۆربەی ئەتوانم بڵێم لە پزیشکە بەڕێزەکان ئەوانەیە لە بواری دەرونیا ئیشەکەن باس لەواکەن کە گوێگرتن لە میوزیک سیرکردنی فیلمێک وەرزشکردن خوێندنەوەی کتێبێک ئەمانە تاسی لەسەر دەرونی مرۆڤەکە کات و تاڕادێک باشی ئەکات ئەی ئەگەر ئەو کەسانی حوسڵی ئەمەیان نەبێت چی بکەن خۆی لە ڕاستیە تەندروستی مرۆڤ بریتە لە هاوسەنگی باری جەستە و دەروون و کۆمەڵایەتی هەر خەلەلێک لەمانە دروست بێ ئەو کەسە ناتەندروستە واتە باری دروستی دەرونی نەماوە دروستی جەستەیی نەماوە ئەبێ هاوسەنگی هەموو گۆشەکانی ژیانی پارسەنگ بێ ڕێک و پێک بێ و بتوانێت هەڵبکە لەگەڵ بارودۆخە ئێمە یەکێک لە ئەو حاڵەتانی کە دەستنیشانەکەین بە تەنگەژەی کەسێتی واتە کەسێک کە نەتوانێت کەسێتیەکی باشی هەبێت لە ناو کۆمەلگایە یەکێک لە ڕەکیزەکانی ئەوەیە کە توانای هەڵکردنە لەگەڵ بارودۆخە تازەکان و بارودۆخە نوێەکانی کە ڕوبەڕوومانە بێتەوە زۆر جار بارودۆخی ئەمە طبعاً بە حیاتی هیچ کۆمەلگایەکشتی وای بەخۆیەوە نەدیوە
بۆ ماوەی چەند هەفتەیەک لە ماڵەوە کەس نیێتە دەرەوانێ و ڕەنگە پێشبینیش نەکراگەر ساڵ لەمەوە پێش شتێکی وا باسکرایە خەڵک ڕەنگە گاڵتەی پێ بکردی تاشتی وا چۆنە بێ هەموو بەشەریەت لە ژوورەوە بێ ئەوە بینیمان این بارودۆخێکە بۆ هەموو بەشەریەت تازەیە بۆ هەموو کۆمەلگا پێشکەوتوەکانی سەر ئەرز تازەیە یعنی با ئێمەوە دانەنێن خەڵک دەستکا بە گلەی و بۆڵە بۆڵ و ئەمە یعنی لە ئەمریکاوە هەتا هندستان و سلێمانی و کەرکووک و هەمومان یەک بارودۆخمانەیە یعنی ئەو کەسێک کە لە لۆس ئەنجلسەژی ئەو کەسێک کە لە مۆمبای لە هندستانەژی ئەو کەسێک لە کەلار و کەفری و سلێمانیەژی هەمان بارودۆخیان باشتریشن کاکتۆر لەوان یعنی دقت بێ لە مجموعی حاڵەتە ئێمە لەوە ژیانمان لەوان باشتر ئەو هەرێمی کوردستان یعنی سپاس بۆ خەبەڕاستی لە هەندێک حاڵەتە من نازانم جاوەکو نوکتە و تەنز ئامێز نووسیبیان لە ڕاستیە کە تیمێکی پزیشکانی ئیتالی لە سۆماڵ بوون لەم بارودۆخەیە ڤیزەکەیان تەواو بووە کە بێ بگەڕێنەوە بۆ نەڕۆشت و نەتۆتیان سەلامەتتر با نەڕۆینەوانێ یعنی ئەم بارودۆخانە بۆ کۆمەلگای مرۆڤایەتی بارودۆخێکی نوێیە ئێمەش لە کوردستان وەکو ئاماژەم پێکرد چین و توێژەکانە گۆڕێ مناڵێک بارودۆخی مناڵ بە تەبیعەتی خۆی لە ناو مەکتەبا بووە و مەکتەب وەستا هاتە ماڵەوە لە باخچە بووە هاتە ماڵەوە لە ماڵەوە ئەمە لە بەرنامەکانی تا ئاماژەمان پێکرد مناڵە بێ چی بکە بە خێرایی بڵین هەر ئەوەنی ئایپادێکی بیتە دەست و بە مۆبایلەکە و مەشغوڵ و خەریکی ئەم شتانە بێ طبعا مناڵیش بە جیاوازی تەمەنەکانیان لە مناڵی با بڵێن تا 5 ساڵ لە 5 ساڵ بۆ 10 ساڵ لە 10 ساڵ تا 13 و 14 قۆناغی پێگەیشتن و هەرزەکاری جیاوازی ئەو بەرنامانی کە تەمەشایەکەن ئاگالێبوونی دایک و باوک تەرخانکردنی کاتێکی زیاتر بۆ گفتوگۆ بە تایبەتی کە خێزان هەیە واتە دایک و باوک تەمەنێشان هەیە کچێک کوڕێک لە ماڵەکە لەگەڵیان ناژی کات و با بڵین دەرفەت ڕەخساندن بۆ گفتوگۆکردن بۆ قسەکردن بۆ هەنێک یاری کوردەواری کە بەڕاستی ڕەنگە خەڵک پێی سیر بێ هەر من پێم خۆش و بەرنمەیەک هەبووە لە کەناڵەکانە و یاریە کوردەواریانەی باس کردە خۆپەتێکی باشە بەڵێ بەتەشیت وەزیوکردنەوەی ئەو دکتۆر ڕێوار لەگەڵتانە بەردەوامە بم بەڵام ئێستا پامنێرمان ئاوارە لەگەڵمانە ڕاستەخۆ لە سلێمانی و وەبزانین هەواڵەکان لای ئاوارەت چی و پاشان نەگەڕێنەوە لای باسەکانی خۆمان ئاوارە ئێوارەت باش ئاوارە گوێت لە ئێمەیە کوردستان بەڵە بەڵێ گوێم لێتە ئێوارەت باش ئاوارە پێمان بڵێ هەواڵ زانیاریەکان لای تۆ چین بەڵێ هەواڵی دڵخۆشکەر هەیە ئەویش لە کەرەنتینەکانی شاری سلێمانی من دەمەوێت هەندێک هەواڵ و زانیاری نوێ تازە بۆ بینەرانی کەناڵی گەلی کوردستان بخەمە ڕووکە هەواڵی دڵخۆشکەرنەوەی کە لە کەرەنتینەکانن ڕێژێکی زۆر کەم لە نێو کەرەنتینەکانی شاری سلێمانی ماوەنواتە ڕێژەکە زۆر کەمن من هەموو ئەم پرسیارانە دەمێت لە کاک بڕیاری بکەم کاک بڕیار ئازاد سەرۆکی بڵێن کەرەنتینەکانە لە سلێمانی سەرپەرشتیاری گشتیە لە سلێمانی کاک بڕیار دەمەوێت یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەواڵە دڵخۆشکەرەکەوەی کە لەم شوێنانی ئێوە لەم کەرەنتینانە ڕێژەیەکی زۆر کەم ماوە دەمێت پێم بڵێ چەند کەس لای ئێوە ماوە لە سلێمانی باشە لە کۆی چەند 1300 نەفەر دەمێت پرسیارەکە یەک تۆز بیتە پێشتر کاک بڕیارجان دەبێت بزانم پرسیاری ئەوە بکەم یعنی چەند کەستان ئیزن داوە ئەمڕۆ ئەمڕۆ دوێنێ ینی ئەمڕۆ کە دەی مانگ بوو لەگەڵ نوێی مانگە تا ئێستا تقریبا نزیکەی 14 کەسمانی زناوە کە فاسەکانیان نێگەتیڤ بووە و نێراونەتەوە بۆ ماڵەوە باشە ئەو ژماری کە ماون چەندێکی کە ئیزنیانێن کەی ئەڕۆنەوە پشتیوان بەخوای گەورە ئەو هەنگاوانەی کە بەرەو پێش چوین و ئەو هەنگاوانە باشانی کە نامانە لە سلێمانیە لە چەند هەفتەی داهاتوانەوە ئەم هەفتەیە و هەفتەی داهاتووتر کەرەنتین کراومان نامێنێ لە شاری سلێمان تۆ سپاس بخۆیسە بە جۆرێک لە جۆرەکان زۆر چۆڵە ئێرانە بە جۆرێک لە جۆرەکان زۆر چۆڵە و ڕێژەیەکی زۆر کەم کەرەنتینەمان ماوە و لە باریشی دەرونی زۆر باشان و خزمەتیش بەردەوام ئایان کرێت و حاڵەتی نەفسی و دەرونیشان زۆر باشە لەبەرەی تیمەکانمان ئەگەر ببینی تیمەکانی تەندروستی هەموو لێرن ڕۆژانە ئێمە سەردانیانەکەن باشکە ئەمانە نەخۆش نین وانە من لە چەند چاپێکەوتنی ڕابردووە ئەم قسەیەم کردووە کە ئەڵەن کەرەنتین کراو لەناو ئەم گەشتیارەیە شوێنە گەشتیاریانەیە ئەمانە نەخۆش نین ئەمانە ئەو کەسانن کە بەرکەوتیان هەبووە لەگەڵ کەسی نەخۆشایان ئەو کەسانن کە لە وڵاتانی دەرەوە هاتوونەتەوە ئێمە لە لای خۆمان بۆ عادی سەروب 14 ڕۆژ کەرەنتینیان نەکەین و پشکنینیان بۆکەین کە پشکنەکانیان سالم دەرەچێت و نەگەتیڤ دەرەچێت بە ڕێز و خۆشەویستییان یارینەوە بەرەو ماڵەوە واتە ئەوانی کە لێرەنین لێرەن نەخۆش نین ینی لێر و لەوێ پێمانڵێن ئەمان لە ناو نەخۆشان نەخێر ئێمە لەگەڵ بەرکەوتەی یەکەمین واتە ئەو هاوڵاتیانی کە ئەهێنرێن کەرەنتیناکرێن
ئەوانە لێرەیان هێڵینەوە بۆ ماوەی 14 ڕۆژ لە 15 ڕۆژە فەحسیانەکەین لە 7 ڕۆژیان نێرینەوە بۆ ماڵەوە. زۆر سپاسماندوونە من لەشتان ساڵ کاک بڕیار. سرم. زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک بڕیار ئازاد سەرۆکی یاخۆ سەرپەرشتیاری کەرەنتینەکانی سلێمانی کۆژار هەواڵە خۆشەکە ئەوەیە کە لە کۆی 1300 کەس کە لە دەروی وڵات هاتوبوونەوە سلێمانی تەنها 41 کەس ماوە ئەمڕۆ زۆر باشە زۆر سپاس ئاوارە سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت بەڕاستی هەواڵەکان زۆر دڵخۆشکردن هەواڵێکی لەو جۆرە هیواداری زوو هەواڵی بەمان پێڵێنەوەیەکە لەو هەواڵە جاهر لێرەوە من کاکە بڕیار دەستخۆشی لە یەکەم کوڕێکی ماندووە زۆر دڵسۆزە لە کارەکەی خۆیان یاخوا لەشیان ساغ بێ بەڕاستی لە سەرەتای گەڕانەوەی خەڵک لە دەرەوەی کوردستان دەرەوەی سلێمانی بۆ ئێرە ئەو هەنگاوانەندا ئەو کەرەنتینانە دانرانکەوە خاڵی یەکەم و هێڵی یەکەمی بەرگری بوو کە سپاس بۆ خوا سەرکەوتوو بوون تایە لێرە دەستخۆشیان لە یەکەم ئینشاڵڵا سەرکەوتووتر بن لە هەنگاوەکانی تریانە جێ دڵخۆشیە و ئەلەم هەواڵە خۆشانە دایمە ئاسوودەیەکی زیاتریا بە خەڵک کە خەڵک لە ماڵەوە ماوەتەوانێ بە هەمیشە سەیری کەناڵەکانەکە لە کەناڵی گەلی کوردستان نوها ئەنجا هێڵی سوور ئەمانە بەڕاستی دڵە ڕاوکیەک دروستەکە هەلقەیەک دروستەکە و کە حەقی خۆشێت بێم کەناڵانش بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان هەستن کە بڵاوکردنەوەی زانیاری دروستە بەڵام بە هەمیشەی ناکرێ هاوڵاتی ئەگەر هەواڵەکەش دانێت هەندێک کەس ئەڵێت ئەوە دیارە حاڵەتەکان نەخێرێ زۆر شەفافبی و دەستان خۆش بێ ئێوەش و کەناڵەکانی تریش کە زۆر شەفافانە هەموو هەواڵەکان بەڕاستی بە خەڵک بڵاوکرێتوانە بەس ئەبێ ڕۆشنبیری هاوڵاتیانی ئەمە ئەو پرسیاری کە جەنابەت پێشتر باسی کرد ئەو کەسانی کە تااقەتیانی ئیتر سەیری فیلم بکەن ئیتر یاری بکەن ئیتر گۆرانی یعنی ئەکرێت تۆ تەمەشای فیلمنەکەی خۆ هەر کەناڵی هەواڵ نییە یعنی جێداخە زۆر جار خەڵکی ئێمە بە تایبەتیوانی کە تەمەنیان لەسەر و 56ەوەیە زروف و بارودۆخی پێشویان زۆر ناخۆش بووە ڕژێمی لە ناوچووی پێشووی بەعز کە پەروەردە و سیاسەتێکی زۆر ناشرینی پیادە ئەکرد لە تەلەڤیزیۆنەکان کە هەواڵ و ئەوانە دایمە خەڵکی بە مەشغوڵی هەواڵی رادیۆیی و هەواڵی تەلەڤیزیۆن بە ناخۆشی یعنی گوێ لە هەواڵی ناخۆش بگرن دایمە خەبەری شەڕ بوو یعنی ئەو بارودۆخە ئێستش لە سەریان ماوە من لێرەوە داواکەم کە ئەوانە واز لەو کەناڵە هەواڵیانە بێنن تەماشای ئەم کەناڵانی کە بەرنامەی خەبەری لەسەر نەخۆشی و کۆرۆنای واز دەوەش بێنن تەماشای بەرنامەی خۆشکە بەڵێ منوان وجودتم ئەگەر نەخۆشیەکە تێ درێژخانە تەماشای و بەرنامانە بکە کە باسی نەخۆشیەکەکەن و تەلەفۆن بکە بڵێ نەخۆشیەکەم وایە دەرمانەکەم لە کێوە بگرن وەکو هاوڵاتی بەڕێزانی کە ئێستا تەلەفۆنەکەن زۆرێک بەرنامەجیش هەیە لە تەلەڤیزیۆنەکانە بەرنامەیان داناوە بۆ دانانی کۆمەڵک لە فلمدا ناوەتەوە بێگومان شتی زۆر باش کراوە وەکو ئاماژەمان پێکرد بە پێی چین و تەمەنە جیاوازەکانێک لە سوودی زۆر باشی لێ ببیندێ ئەوانشی کە تااقەتیانی ئەوکو ئاماژەمان پێکرد ئەو یاریانەی کە وتمان یاری کوردەوارین خۆزگە ئەوانیان زیندوو کردایەتەوە کە لە ناو خێزانەکانە هەر بە دەمەتەقێ هەر بە قسەی خۆش بە مەتەڵداهێنان لە یەکتری لەوەی کە ئەم کاتانە هەمی بەسەرەچێ و پەیوەندیکردن بە تەلەفۆنەکان جارانێ مامان و بە ئەوەندە پەیوەندی و بە تەلەفۆنەوە مەشغوڵکردن نەبێ بەس لە ئێستاە تۆ چونکە ڕاستە خۆ سەردانی خۆشەویستانە ناکەی بە تەلەفۆن پەیوەندی بە ڤیددیۆ ئەکرێ کاتەکانەوە بەسەر ببرێ زۆر ڕاستە گفتوگوی زیاترەکەین بەڵام دوو پەیوەندی تەلەفۆنیمان هەیە یەکێک لە پەیوەندیەکانمان ئاوارەخانمان لەگەڵە لە سلێمانیەوە ئاوارەخان ئێوارەت باش ئێوارەی تۆ هەموو دانیشتوانی سلێمانی و هەموو کوردستان و دکتۆرەکان باش چاود ماچەکەم من پرسیارم نییە من هونەرمەند ئاوارەخان بەس ئەمەوێ لە ڕێی ئەو بەرنامەی ئێوە دوسێ جاری ترش محاولەم کردووە بەڕاستی لە بەرنامەکانە بەڵام بە حکمی ئەوەی بەڵام پەیوەندی زۆرمان پێواکرێت ئەبێ بمان بۆری ئاوارەخان بە حکمی خەت مەشغوڵە وەرنە ئەگیرە بەڵام من ئێستا ئەمەوێ بەس لە ڕێی ئەم بەرنامەی ئێوەوە پێم خۆشە ئەگەر کاکە دکتۆر ئەوانش پێیان خۆش بێ و خەڵ موافقەی ڕێئاسەش ڕەنگە پێویستی بێ من وەکو هونەرمەندێک وەکو دڵسۆزێک حەزم لێ بوو خۆم تەرخان بکەم بۆ هەموو ئەو کەسانەی کە پێویستیان بە دەرمانکڕین پێویستیان بەوە بە سیارەیە دەرمانیان دەستناکەوە ناتوانن دەرچنە دەرەوە ئەوەی کادرێکی تەندروستی من ئامادەم ژمارەکەم بڵاو بکەنەوە هەر کەسێ پێویستی بەوە بوو بڕۆی لە دەرمانخانەیەک دەرمانەوە ئەوە ئێستا کە کاکدکتۆر بتی فڵانە دەرمان ڕەنگە ئەو ماڵە سیارەیان نەبێ نەتوانن بڕۆن ئەمەوێ هەر کەس پێویستی بوو لە ڕێ ئەم بەرنامەی ئێوە من هاوکاری بکەم من خۆبەخشانە لە هەر دەرمانخانێک لە هەر شوێنێک هەبێ خزمەتیان بکەم بڕۆم دەرمانەکانیان بۆ بکڕم و بۆیان بەرمە بۆ ماڵەکانی خۆیان هەر چەندە کاتەکەشی درەنگە بەڵامیتر لەم کاتەیە زڕۆفەکەی من گونجا دەست خۆش بێت ئاوارەخان نمونەت زۆر بێت بەڕاستی ئەوە
مرۆڤ بەڵێ بەڵە هەڵوێستێکی زۆر زۆر جوانەکە بەڕێستان هەز بۆ بەرپرسیارەتیەکان بەو هیواین کە ئیتر بارودۆخەکە ئاسایی بێتەوە پێویست بەوە نەکات بەڵامی تر ئەگەر شتێکی واش هەبوو کەسە نزیکەکانی خۆت یاخود تەلەڤیزۆنی ئێمە لەسەر داوای خۆشمارەکەت بڵاوکەنەوەوان لەگەڵ هاوکارانمان قسە بکە ئاوارەخان دەستخۆش دەچێت لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان دایکی یوسفمان لەگەڵە لە تەکیەوە ئەم کاتە باش دایکی یوسف وڵا پرسیارێکم لە دکتۆر ڕێوان هەبوو فەرموو ڕێوان من تقریبا 4 ساڵ 5 ساڵە دائما لای چەپم ژانەکە لای چەپت بەڵێ لای چەپم سەردانی چەند دکتۆرم کردووە چەند فەحسم کردووە چەند تەخدیدیان بۆم کردووە دیکۆی گڵیان بۆم کردووە ئیشاعەی دڵی بۆم گوتووە دکتۆر ئارام جەمال ئیتر دکتۆرم زۆر کردووە ئەڵێن دڵت عەیبی نییە جارجارش ئەبریشکێنی ئەو لایەم ئیتر ئازاری زۆر مەدایە نامێنێ بتاقەتە بم دایکی یوسف مەقسەدت لای چەپی سنگتە ئەگەر بۆمان تەوزە بەڵێ بەڵێ ئەنی ئازارەکەت بەردەوامە یان جارجارە بە چی شتێک زیا ئەبێت وەڵڵایە جارجارە دکتۆر دایکی نییە جارجارش یعنی پیانوتی کە هیچ دڵ مشکلەیەکی نییە وەڵڵای ئیشاعەی دڵی بۆم کرد دکتۆر ئارام جەمال دیکۆی بۆم کرد لای دوو جاتمتە لای دکتۆر دارە ئیتر دکتۆر دڵم پێچۆ دکتۆرم ئەڵێن مشکلەی نییە بەس ئەو هاشم بێت هیچ نەخۆشی درێژخایەنت نییە دایکی یوسف وەڵای ناوەڵای نەخۆشیێکم نییە کۆکە و بەڵغەم و هیچ شتێکی وات نییە نەوەڵا لەخوا بەزیادەوانست باش پێ یوسف بۆ هیوان کە هیچ نەخۆشیێکت نەبێت و چاوەڕێ وەڵامیشکە لە دکتۆر ڕێدوان دەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان محەممەدمان لەگەڵە لە 3 ساتقەوە کاک محەممەد ئێوارەت باش کاک محەممەد یان ئێوارەت باش ئێوارە باش هەموو کاتی باش زۆر سپاس فەرموچی پرسیارێکت هەیە ئاڕاستەی دکتۆرەکانمانی کرد وەڵی نەخۆشی خێزان نەخۆشی دکتۆر ڕێوارە ماوەی مایەکە نەسووە وەلای عیادەی نییە ئەڵە بزان چیکە حەبەکانی لێ بڕاوە بەسەر چاو ئێستا پێش ئەم پەیوەندەکان محەممەد باسم کرد بۆ زۆربەی نەخۆشەکان بە تایبەتیوانی کە نەخۆشی دڵە ڕاوکێ و خەمباری و دڵتەنگیان هەیە و بۆ ماوەیەکی درێژخان لەسەر عیلاج دامان ناون ئەگەر ئەو مانگەش کە دەرمانەکە نامێنێ ئەبێت لەسەر عینی ریتم و بەرنامەی دەرمانەکان بەردەوام بێ هەتا بارودۆخەکە هێورە بێتەوە بەڵێ یعنی هەر بەڕێزت کە لە 3 سایقی ئەو دەرمانخانانی کە پزیشکی دەرمانسازیان هەیە دووبارەیەکەمەوە ئەو دەرمانخانەی کە پزیشکی دەرمانسازیان هەیە چونکە تەنها ئەوان بۆیان هەیە بەبێ ڕەچەتە لەسەر دەرمانەکانی کە تەواو بووە دەرمانەکان سەرفکەنەوانێ بەشی مانگێکی تریشی لێوە بگرە زۆر ئاساییە لەو دەرمانخانە دەستا بەڵێ بەڵێ هەر لە دەرمانخانەکان دەرمانێکی نییە ئەوە لە سێوانیەیە بەس مەرج نییە کاک محەممەد ئەوانەی کە دەرمانسازیان هەیە بە دەرمانەکەی پیشانەیە تەنانەت جاری وایە ئەگەر نەش بێ بۆت پەیاکە بۆ دەهێنێت بەڵێ بۆی داواکەن لە مەتخەر هەیەە بۆ هێنی بەشی مانگەکەی بۆ دیارەکە لە سەتاق هەر نییە لەو دەرمانە بەس لە سێوانیەیە ئەگەر ئیشەڵڵا تۆ دڵنیا بەرەوانە سەردانی دەرمانخانەکان کە و ئەم 1-2 ڕۆژە ئیشەڵڵا و بارودۆخە بەرەو هێورتر ئەچێت کە ئەتوانیش سەردانی ئەو دەرمانخانانە بکەیت کە لە سلێمانیش هەیە بەڵێ بۆ سەرفەکەن باشە قەزاری بەسەر چاوی جانی سپاس بۆ پەیوەندەکە دەچینای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان کاک سەربازمان لەگەڵە لە سلێمانیەوە ئێوارەتان باش ئێوارەت باش کاک سەرباز وڵا پرسیارەکەم بۆ کاک دکتۆر ڕێبوار ئەگەر ڕازێت نەبێت بەسەر چاو فەرموو کاک دکتۆر ڕێبوار جانی فەرموو کاک دکتۆر ڕێبوار من دیپاکی نەخۆم حەبی دیپاکین بەڵێ 500 بەڵێ ئێتر وەکو پرسیارە حەزم کرد بزانم ئەو نەمسایەکەی باشە یاخود فەڕەنسیەکەی هەردووکیان چاکە لەم بارودۆخەیە کاکە ڕەباز هەر کامێکیانت دەست بکەوێ گرنگەوێ لێت نەبڕێ جا دووسەیی بێ ئەوی جەنابەت 500 یا 200 وەڵای 500 بەس ڕاستیم خۆم کۆچم بۆ خۆم داناوە 5 مانگە توش نەبووم هەی لەخوا بەزیاد 500 خۆم بەیانامی 200 خۆم 500 بە 200 خۆم یەکەم بە دوو کەسە 500 دەست خۆش بێ زۆر باشێت ئەگەر 200 کەش لا نەبوو ئەو لەتکە ئاساییە بەردەوام بە لەسەر ئیشەڵڵا هەتا بارودۆخەکە هێورە بێتوانێ و هەردوو شەریکەکەش ئەسڵیە یعنی فەڕەنسی بێ ئیسپانی بێ هەمویان ئیشی خۆیانەکەن و ئیشەڵڵا بەردەوام بۆ بێخەم بە باشە تەندروست باش خۆی بە پێی حاڵەتەکەی ئەگەر بورانەوە درێژخایەنەکەت هەبێت کە لانی کەمە بێت 3 ساڵ بەردەوام بی جاری واژەیە دوور ئەگەر نۆبەیەکت بۆ هاتوێ ئەویش درێژەکرێتەوانێ جاری واژەیە لە دوای 3 ساڵ بۆ 4 ساڵەکە ئەکرێ هێواشێواش بوەستێنێ
کاک دکتۆری بەڕێزم سەرەتا بەس لە خەوا وام لێ هات مدێرم و بێش بە ڕۆژان لە وەختی نوێژکردنا وام لێ هاو بەڵێ هەردوو حاڵەتەکە حسابە لە ڕۆژا بێ لە کاتی ئیشکردنا بێ و لە کاتی خەویشا بێ هەر بەنەوبە حسابە ئەبێ نەمێنێ دەستان خۆشە بەسەر چاو ئینشاءالله سەلام دەچینە لای کاگعلی کاگعلی ئێوارەت باش لە 300 لەگەڵمانە کاگعلی زۆر سپاس بەسەرانی میوانەکان شتەکەم زۆر سپاس بەڕێزی وڵا پرسیارەکەم فەرموو خێزانم تقریبا لە 2002 نەخۆشە بڵێ گورچیلەی چگانە عیلاجەکان لێبراوە 6 مانگی سەردانم نەگرۆ ئازاری هەیە خۆتانەزان عیادۆشتیش نییە گورچیلەی چێتی کە علی زەحمەت نەبێت وەڵام تاڵبتەوە شت ناگا ڤایرۆسی هەیە گورچیلەکانی زەعیف بۆ مەقسەدت بەڵێ ئێستا کێشەی دەرمانت هەیە کێشەیە ئازارشتیە و دەرمانەکانیشی نەماوە و دەمێکش نەچینەوەی حەومان هەژمانگە بەڵێ خەت غەسلی کردووە نە بەڵێ نەخۆشی درێژخایان چی هەیە شەکرەوشتی هەیە کاک علی نەوەڵا هەرە بە گورچیلانی نەوەڵا باشە بەسەر چاو بڵێ تەندروست باش بێت کاگالی چاوەڕێی وەڵامی دکتۆرە دوام بکە پێم وابێت بە پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵ وەکو دوا پەیوەندی کاک فازڵمان لەگەڵا کاک فازڵ ئێوارەت باش باشی بەڕێزم زۆر سپاس کاک فازڵ داواکەنی بەڕێزی وڵی پرسیارێکم هەیە لە کاک دکتۆر وڵی من دەنێکە گیانم ئازارێکی زۆریە ینی لە جاری واشێ زۆر بێتاقەتە مەگەر پاڵکەوم ئەنجا باشە بم کوێت کاک فازی لە توانی بە تەحدید بۆمان باس بکەی کوێت هێشێت وڵی لای سمتم ئێسقانێکی تایە ها ڕقایەکە بەڵێ لە کڵۆت ئەوە زۆر ئێشێت لە کاتی دانیشتە کە ئەنیشی لەسەر بێت زۆر ئێشێ یا لە بڵین بەڕە لەسەر کومبار و شتەکە یەتە خوارەوە بۆ قاچت ئازارەکە یەتە خوارەوە بۆ وڵات و قاچم پێوە یێشێ هیچ مشکلەتە بۆ پێشتر کاک فازیل لە فەقەرات و لە کڵۆت و پێشتر سەردانی دکتۆرم کرد پشتم زۆر ێشا پشتم هەر ێشا دەمێکە دانم بێەوە تە ساڵە منە و ئازارەکە چی هەری شاگرمەڵە تەشەنوجارە تەشەنوج ئەشی ئەی تەنوری ئەوانت بۆ کراوە ئێمەڕایت بۆ کراوە کاک فازیل وڵی لای دکتۆراو دەرێن دوو ئیشعی بۆ گرتم کە چیوتی بڕۆ ڕاضەکە چاگەری کەچی من کە ئەڕۆم هیلاگە بم کە قاچە خەریکە لێبێتەوە پوزەکانت نایشێت کە بڕۆی بەڕێگایە نە بەس ئەژنۆگانم مێشێت لەگەڵ ئەو شوێنم لەگەڵ پشتمان تەمەنت چەنە کاک فازیل زەحمەت نەبێ 28 ساڵم بەسەر چاو کاک فازیلجان جواب بکەینەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک فازڵ چاوەڕێ وەڵام بە دکتۆرە وا پێ وابێت دەوڵامەکانی ئایا ڕاستەخۆ زۆر باشە بەڵێ بەنسبەت دایکی یوسف کە مشکلەی ئەوەی هەیە کە ماوەی چەند ساڵێکە بەشی لای چەپی سنگی ئێشێت خۆشبەختانە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ئەو گرفتانی کە عیلاقی بە دڵیەوە هەیە تقریبان بۆ یەکلای بۆ تۆ کە ئەوە نییە سەبەبەکەی بەڕاستی بەنسبەت ئێمەشەوە ئەو مهمەکە یەکەم شت ئەمێت بە خەیاڵمانە ئەوەیە هەز نەخۆشێک مشکلی ئازاری سنگی هەبێت بۆمان دەربکەوێت کە نەخۆشی دڵی هەیە نەخۆشبەختانە ئەم بۆی دەرکەوتۆ کە نیەتی ئەوانی کە ئەمێنێتەوە بەڕاستی چەند سەبەبێکی تر هەیە کە ئازاری سنگ دروستەکات بەڕاستی ئایا سەبەبی فەقەرات بێت جاری وهەیە مشکلە هەیە لە سیەکانە زۆر جار هەیە لە خانمانە مشکلی بڵێن مەمکیان ئەبێت ئەو ئازارە دروستەکە من پێم باشە بۆ ئەم ماوەیە ئەگەر بتوانێت شتێکی ئازار بەکاربێنێت و ئیشەڵا بە ئاسایی بوونەوەی بارودۆخەکەات دکتۆری پسپۆر بە تایبەتی پێم باش لەم کە دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکە پزیشکی پسپۆری هەنایی ببیێت خراپ نییە بۆی کە بزانین ئایا سەبەبی ئەم ئازاری چییە تەشەنوجات ئازارە دروست ناکات بە تەئکید بەڵام تەشەنوجات مەفروض نییە ئەوەن بە ماوەی ئەم چەند ساڵە بمێنێتەوە و تەنها لە یەک شوێنە دروست بێت تەشەنوجات زۆربەی کات دروستە بێت کە یەکێک خۆی ئەزێتە یادیان بەر سەرمایشی زۆرەکەوێت یان لە حاڵەتیشی ترا دروستە بێت بەڵام بۆ ماوەی چەند ساڵێک زۆر نامێنێتەوە بەو شێوەیە من پێم باشە بەس شتی ئازار بەکاربێنێ ئەم ماوەیە ئازارشکێنێک بەکاربێنێ تا ئیشەڵا وەزەکە یەکلای بێتەوە بینرێت بەنسبەت کاک عەلی کە خێزانەکەی پێم وابێ وتی مشکلی گورچیلە هەیە و گورچیلەکانی وەکو پێویست کار ناکەن بەڵام ئێستا ئازاری گورچیلە هەیە ئازاری گورچیلە بڵێن زۆربەی جار بڵێن حەقێکی بڵێن بەسەر ئەوە نییە کە گورچیلەکانی ئیش ناکەن ینی بە کوردەکەی سستبوونی گورچیلەکان ئازار دروست ناکە لە زۆربەی جارەکانە ئیلا ئەگەر گیرانێکە بێ لە بۆری میزیان لە گورچیلەکەیە کە بێتە هۆی سستبوونی گورچیلەکە بەنسبەت ئەو عیلاجانی کە لەسەرەتی تەبەن خێزانی کە عەلی لەو کاتەیە من پێم باش ئەگەر بتوانێت سەردانیشێک لە فریاکەوتنەکانی نزیک خۆیان بکات چکە ڕەنگە پێویست بکات هەندێک پشکنینی بۆ بکرێت و هەندێک فەحسی خوێن و احتیمالە سۆنەری پێویست بۆی بکرێت بۆ نسبەت ئازارەکەیەوە بە نسبەت سزبوونی گورچیلەکەیەوە
ئیشەڵا کە وەزەکەیەک لای بۆ طبعا بە متابعی ئەو دکتۆرە بکات کە لە لای بۆت و ئەمە بڵێن مانگانە یاخود 3 مانگجارە ئەبێ متابعیشی بەردەوامی خۆی بکات بە شێوەیەکی ڕێکوپێک تاوەکو بزانرێت لە مەرحەلەیە یا لە مەرحەلی داهاتوە بەنسبەت گورچیلەکانەوە چی پێویستە لە ئێستا ئەوەی کە وەکو باسمان کرد ئەگە بتوانێت و باشتر وایە لە خۆی ئازارشکێن بەکار نێنێ بەڕاستی ئەم بەڕێزە چکە هەندێک لە ئازارشکێنانی کە بەکارێت بۆ ئازاری گورچیلە تەسیرێکی سلبیەکەنە سەر سزبوونی سەر گورچیلەکان چکەم بەڕێزە خۆی گورچیلەکانی وەکو پێویست کار ناکات لەبەرەوە پێم باش ئەگەر بتوانێت بچێتە یەکێک لە فریاکەوتنەکانی نزیک خۆیان شتێکی باشە کاک فازیل تەمەنی 28 ساڵە مشکلەیەکی درێژخایانی لەوە چێ بڵێن یەکێک لە جومکەکانی کلۆتی هەبێت وەکو باسی کرد هەندێک پشکنینیشی بۆ کراوە حتا تیشکیشی بۆ کراوە ئێمارایشی بۆ کراوە و پێی وتراوە کە لەوە چێت خەلەلێکی بڵێن ئۆرگانی نەبێت و پێی وتراوە کە ڕاستە بکات بەڕاستی ئەمە تۆزێک لە مەجالەکەی منەوە دوورە زیاتر پزیشکی پسپۆڕی ئێسک و شکاوی ئەتوانێت جەنابیانی ساڵیان پێ بکات لە ڕێی پرۆژەی خێرخوازی مامەوە یاخود ئەوەتانێ تەنها بڵێن چارەسەری ئازارشکێن بەکار بێنێت و بەردەوام بە لەسەر ئەو ڕێنمانی کە دکتۆرە بە ڕێزەکەی خۆی پەیدا و لەگەڵ تەواوبوونی بارودۆخ و ئاساییبوونەوەی بارودۆخەکە ئیشەڵا سەردانی دکتۆرەکەی بکاتەوە ئینشاءڵڵا هیوادارین کە هەموو لایەکتان دروست باش بن وەکو ڕێنمایەکانی دکتۆریش کە پێیدان وەکو خۆی جێبەجێ بکەن ئینشاءڵڵا دوورە بن لە هەموو کێشێک باسی ئەو تێبینی کە لەسەر ئەو ئازارە درێژخایەنانی کە ئێستا کاکتۆر ڕێدوان بەسپاسەوە ڕوونکردنەوەیکی جوانی لەسەردا هەم بۆ لاشە هەم بۆ سنگ هەم بۆ کلۆت و قاچ حاڵەتی ترمان هەیە ئێمە بەڕاستی کە زۆربەی هاوڵاتیان لێ بێ ئاگان وا هەستەکە ئەگەر شوێنێکی ئازاری هەبوو یان ئازار لە جەستەیە بوو ئەبێ هەمیشە سەبەبەکە جەستەیی بێ ئێمە چەند حاڵەتێکی دەرونیمان هەیە کە ئازار لە لەشی مرۆڤ دروستەکە یعنی ئێمە حاڵەتێکمان هەیە پێوتێ پانیک دیزۆردەر پانیک یعنی نەوبەی تۆقین ئاخر دەرەجەی دڵە ڕاوکە و ترسە بەتابەتی لەم بارودۆخانەیە زۆرە و زۆرترین ڕێژەی نەخۆشیەکانە لەسەر ئەرزە یعنی WHO ئەگەر 100 کەس نەخۆش بێ 25 نەخۆشی دەرونیەکانن لەو 25 لە 5 تقریبن ئەم دڵە ڕاوکیانەیە بە حاڵەتەکانی پانیکەوە پانیک چیەکات یعنی نەوبەی تۆقین کەسەکە دانیشتۆ جاریوان لە خەوە خەبەر یەبێتەوانێ دڵی پەلەپەلەکە هەناسە تونگی پێکەوتووە هەناسەی بۆ نادرێت زۆر بە زەحمەت سنگی تونگە یعنی هەست بە ئازارەکە بەپەلە لە ماوەی 10 دقیقە بۆ 15 دقیقە ئەڵێ بمگەێنە خەستەخانە ژینە ئەمرم ڕۆحم دەرەچێ و فعلا ئەو ترسەی هەیە طبعا هیچی لە ناخۆ نەدڵی وەستێن نە ڕۆحی دەرەچێت بەڵام خۆی وا هەستەکە و زۆر پێوەشی دیارە چونکە دڵی پەلەپەلەکە ڕەنگی سپیە بێ ئەترسێ هەناسەی تونگ بووە کە نەبزی بۆگرن زۆر دڵی بە خێرا لێە ECG بۆکەن با بڵێن هێڵکاری دڵ لە فریاکەوتنەکان یەکسەری فریاکەوتنی دڵ دوای چارێک مۆنیتەری بۆ دانن دوای وەزانن جەڵتەی دڵ لێیەوە چارێک 10 دقیقە نیم ساعتەیە پەڕێ و هەموو شتەکان بارودۆخەکان تقریبا لە ئاسایی و نزیکە بێتوانێت زۆربەی پزیشکەکان ئەڵێ تووشی سەرسوڕمانە بین طبعا ئەوانەی کە پزیشکانی کە ئەزانن پانیک چییە تێگەن ئامۆژگاریەکان ڕێنماییەکەن کە عیلاج و چارەسەری پێویستیە چونکە دووبارە بێتەوە یەکێک لە ترسەکانیانەوە کە دیسان ئەترسێ وای لێ بێتەوانێ بۆیە جاری وایە لە ڕۆژەکەی چەند نەوبەیەکی بۆیە جاری وایە لە هەفتەیە بۆیە حاڵەتی درێژخانیشمان زۆرە طبعا ئەوەش ئازار دروستەکە حتا بێ جای کەیتوانێ ینی لە بواری زانست تا بێ پانیک ئەتاک لە هارت ئەتاک جا بکەیتەوە ئەتە نەوبەی دڵ و نەوبەی تۆقین جا بکەیتەوە لە یەکتری پزیشکی سەرکەوتووە کە توانێت جای بکاتەوە چارەسەریان بۆ دابنکە حاڵەتێکی ترمانەیە پێوترێ ئازاری درێژخایەن یعنی پین دیزۆردەر یعنی هەر نەخۆشی ئازاری پێوترێ حاڵەتێکی دەرونیە ئەو کەسانی کە تەمەنیان لە 30 ساڵ بەرەو ژوورە ئیتر عادەتەن زیاتر تووشە بن ئەگەر خۆی نەخۆشیێکی هەبێ زیاتر ئەتە نەخۆشێکی درێژخایەن ئازارێکی هەبێ شوێنێکی فەقەراتێکی هەبێ زەختی هەبێ شەکل شتێکی هەبێ ئەمەی لێ گەورە بێ لای زۆرە بێ بە هەمیشەی ئازار لە شوێنێکی جەستەی هەیە جاریوایە لە 5 جێگای جەستەی ئازار هەیە لە پشتی لە سکی لە ملی لە فەقەراتی لە جنکەکانی فەحسمان کردەوە نەتیجەکان پاک دەرچوون بە زۆری ئەو حاڵەتانەیە کە درێژخایەنیشە و هەمووشی پێویستی بە چارەسەری دەرمان هەیە کۆرسی تایبەتی خۆی لە چەند مانگەکە چارەسەرە بێت حاڵەتێکی ترمان هەیە پێوتێت ترس لە نەخۆشی ئەم کەسانن کە بە بەردەوامی بەڕێی پزیشکەکانەوەن کە بۆ فەحسکردن یعنی چێ بۆ لای کاکتۆر ڕێدوان ئەڵێ سکم نێشیە مەعیدەم تاوانیە کاکتۆر ڕێدوان فەحسەکانی بۆ نووسێ وەڵێ وەڵام فەحسانەوە شکر باشە ئەڵێ نابەخوا دیارە لە فەحسەکانە دەرنەکەوتووە ئەچێ بۆ لای دکتۆرێکی تری بەڕێزی هەناری ئەچێ بۆ لای پزیشکێکی تر یعنی لە مانگێک کاسێ 4 پزیشکەکە لە 2 مانگ لە 3 مانگ لە 6 مانگ تێ ئەپەڕێ ئەم کەسە وەڵامی دەست نەکەوتووە بۆیە زۆر جار لە پەیوەندی تەلەفۆنەکەڵێ چەندین ساڵە سەردانی چەندین پزیشکیشم کردووە پێشیان وتم کە من هیچم نییە
هیچم نییە یعنی هەموو فحسەکان من جاری وایە نەخۆشیە بۆ لەم علاگەیەک فحسی پێ ئەڵێ دکتۆرجان سەریان ناکەی ئەڵێم هیچی تیا لەنەوە هیچی تیانی هیچی هەڵبەتە پۆزتیڤمان بەسمان یعنی هیچی تیانیە کە پێی بڵێ ئەم کەسە دڵی نەخۆشە معیدەی نەخۆشە نازوری کردووە ئیکۆی دڵی کردووە هێڵکاری دڵی کردووە هێڵکاری مێشکی کردووە ئەشعی تەنووری گرتووە هەمووی کات مرۆڤ نەخۆشی خۆش بێ خراپە بەدەست خۆی نییە ئەم حاڵەتانە دڵ ڕاوچێک لایم ئینسانە دروستەکە ئەمە نەخۆشێکی دەرونیە ترسێکی بۆ دروستکەوە کە جەستەی ئەم نەخۆشە ئەبێ بچێ بۆ فعل ئەبێ دڵنیا بێتەوە ئەم کەسەکە جەستە نەخۆش نییە لە ئۆرگانەکانە نەخۆشی نیە بەڵام پێویستی بە چارەسەری دەرونی هەیە پێویستی بە عیلاجێ هەموو ئەم کەسانە خۆشبەختانە دوای چەند مانگێ لە عیلاجی دەرونی چاکردنەوە قسەکەی کاک دکتۆر ئەفم بکەن بەتەشید من ئەم وەکو پزیشکانی هەناوی ڕۆژانە و کەیسانە ڕومانتیەکەن زۆر لە بەڕێزەکان وەکو کاک دکتۆر ئاماژەی پێیان بڕێکی زۆر لە فەحسیان کردووە چونەتە دەروەی وڵات زۆربیان لە وڵاتانی دەرەوە گەڕاونەتەوە ئەینی شتیان پێوتراوە کە بالفعل یعنی هیچ نەخۆشیێکی ئەزڵویت نییە و هیچ نەخۆشێک لە جەستەتان نییە بەم بە شێوەیەکی کە پێویست بە عیلاج بکات ئێمەش دوایەوەی کە تاشی دەبینەوە کە هیچ نەخۆشیێکی جەستەییان نییە ناچارە بین کە بڵێنی حالی لای بەڕێزیانی بکەین وەکو پسپۆڕی نەخۆشی دەرونیەکان زۆر زۆر بە کورتی لەبەر کاتی پرۆگرامەکەمان کۆتایی هات دوای ڕێنمایی ئێوە چێتەوە لەسەر بارودۆخی دەرونی تۆش لەسەر نەخۆشی هەناویەکان هەمومان پابندین لە ماڵەکانمان ماوی نەتوانێت چەند پێویست بکە و چەند پێمان بوترێت کە ئەم قەدەغی هاتوچۆیە پێویستە ضرورە لە ماڵەوە بین هەموو ڕێنمایەکان جێبەجێکەین و ئینشاءالله پشت بەخوای گەورە و بەو ڕێنمایی جێبەجێکردانی کە ئەتوانم بڵێم ڕێژەی زۆری هاوڵاتیان پابندن پێوەی هەمومان سەرکەوتووە بین ئینشاءالله بە سەرکەوتوی ئەم بارودۆخەتەیە پەڕێنین و پابندین دووبارە بەتایکی دەرەوەکو کاکتۆر فەرمووی ینی پابندبوونمان دووبارە و سێباراکەینەوە بە مانەوەمان لە ماڵەوە بە پاک و تەمیزڕاگرتنی خۆمان شنی دەستەکانمان زوو و هەروەها بۆ بەڕێزانی کە نەخۆشی درێژخانیانەیە تەبان ئێمە ئامۆژگاریانەکەین بەردەوام بە لەسەر وەرگرتنی چارەسەرەکانیان لە کاتی نەمانی چارەسەرەکانیان هەچ ئیسیشارەیە کە پێویست کات ئێمە ڕقەمی مۆبایلەکانمان لەسەر شاشەکەی گەلی کوردستان هەیە ئەتوان لە کاتی پێویستە ئیتصال بەوە بکەن و بەسەر چاوی لە خزمەتیانێن و لەگەڵ ئەوەشدا گەر نەمانتوانی بە زۆرترین پەیوەندیەکان وەربگرین یاخود ئەوەی کە پرسیارەکانتان ینی وەڵامەکانتان بە ڕوونی وەرنەگرت بێت ئەتوانن پەیوەندی بە ئەم پزیشکە بەڕێزانە بکەن لە ئەو گروپی پەلەچارە ژمارەکانیان هەیە و ئەوان لە کاتژمێرنەوە هەتا کاتژمێر 4 لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستان ئەتوانن پەیوەندیان پێوەکەن بەڵام تکایە هەوکو هەموو ڕۆژێک ئەمە دووبارەکەمەوە تکایە با لەو کاتە تێنەپەڕێت لە سعات 9 کاتا سعات 4 ئەم کاتیان بۆ ئێوە دیاری کردو دیارە ئەوانیش کە ئەرکی خۆیان هەیە لەگەڵ ئەوە پێویستیان بە پشودانە لە ماڵەوەن ئەیانەکەمێ بخەوێنەوە تکایە با لەو کاتە تێنەپەڕێت و لەو کاتەدا پەیوەندیان پێوکەن و هەرچ پرسیارێکتانەی ئاراستیان بکەن و دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئێمە زۆر خۆشحاڵ بووین هیواخوازین کە پرۆگرامێکی پڕزانیاری بێت و کەواش بوو واتوانی بێتمان وەڵامی سەرجەم ئەو پرسیارانە بینەوە کە ڕاستەمان کرا و دەستان خۆش بێ و سپاس بۆمان دوومتان خێربن سپاس بۆ ئێوەش کە تاکو ێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکەی با پابەت بین دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و تەندروست باش بن.